دکتۆرە چرۆ بۆ ئەو خانمانەی دووگیانن لە مانگی ڕەمەزاندا پێویستە چ خواردنێک بخۆن و لە چ خواردنێک بە دوور بن؟ سەرەتا مانگی ڕەمەزانتان پیرۆز، ئیشاڵڵا تاعات و عیبادەتی هەموو لای قبوڵە. بۆ ئەو خانمانەی دووگیان و بە ڕۆژون لە مانگی ڕەمەزانی پیرۆز وا پێویستە لە کاتی بەربانکردندا بە چەندەنکە خوڕمایەک یاخود شەربەتێکی سروشتی ڕۆژەکەیان بشکێنن بۆ ڕێکخستنەوەی شەکرەی خوێنیان. لە دوای ئەمە سوپێک یاخود زەڵاتەیەکی تەندروست بخۆن، ماوەیەکی بدەنێ ئەنجا بچنە سەر ژەمی سەرەکی. ژەمە سەرەکێکەش وا پێویستە پێک هاتبێت لە تێکەڵەی کاربۆهیدرات و چەوری و پرۆتینەکان، بەڵام وا باشە دوور کەوێتەوە لەو شیرنیە دروستکراوانە یاخود چەوریەکی زۆر. ئاو خواردنەوەی زۆر شتێکی باشە بۆ خانمانی دووگیان و هەروەها لەو ماوەیە خانمانی دووگیان لە کاتی بەربانگ بۆ پارشێ و دەبێت دەرمانەکانی خۆیان بخۆن و هەروەها خەویش دەبێ بخەون، دانەنیشن تاکو و پارشێ و بخەون ئەنجا پارشێ و بکەن بۆ ئەوەی تەندروستی خۆیان و کۆرپەرەکەیان سەلامەت بێ. بە هیوای سەلامەتی بۆ هەموویان. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.